پەروەردەی دوای زیاتر لە مانگێک خۆپیشاندان و مانگرتن لە مەیدانی ئازادی شارەکەیان دانیشتوانی دەربەندیخان مانگرتنی سەتاسەریان ڕاگەیاند و دوکان و شوێنی کارەکانیان داخست. هاوکات سەرجەم چین و توێژەکان ڕوویان کردە مەیدانی ناڕەزایەتیەکان و ڕایانگەیان تا جێبەجێکردنی خواستەکانیان و بەڵێنێکی کۆنکرێتی ناگەڕێنەوە ماڵ و شوێنی کارەکانیان. سەبارەت بە خەڵکی دەربەندیخان کە یان حەل نییە هەرە بێ جێبەجێ بکرێ خەڵک داماوە لێ قەماوە گشتی دوکان ماڵ و حاڵی جێڵەوە هاتوو داواکاری جێبەجێ بکرێت داوای سەرەکیمە ئەوەی ئاوەکمان جێبەجێ بکرێت ئەوە سەرەکی ترین شتە. من خۆم یەک دانەمان و یەک ڕۆژە هەم لەیلا کابرایەکی عەرەبانەشیم 7 ساڵ پێش مەرگایەتیم کرێ دینارێکم لەم حکومەتان نییە خانیەکم نییە عەرەبانەیەکی حەماڵیم پێیە ئاوی دەربەندیخان زەردە پیسە نەشیاوە. فشارە نوێیەکەی دانیشتوانی قەزاکە دووبارە حکومەتی ناچار کرد نوێنەری خۆی بنێرێتە مەیدانەکە. قایمقامی دەربەندیخان لە زاری جێگری سەرۆکی حکومەتەوە بەڵێنیدا بە جێبەجێکردنی زۆرینی داواکاریەکان و ڕایگەیاند بۆ ئەو مەبەستەش ئامادە نووسراوێک بۆ دڵنیایی لەگەڵ نوێنەری خۆپیشاندەران واژوو بکەن. هۆڵی نەشتەرگەری دەربەندیخانە بەداخەوە لە ساڵی 2017ەوە بەهۆی ڕووداوی سروشتی بوومە لەرزەوە لە کار کەوتووە. ئێستا خۆشبەختانە تیمی جێبەجەکار ئەمڕۆ دەست بەکار بوون و بەڵێنی دووەمان مەوزوعی کارەبای نیشتمانی بوو. خۆتان دەزانن ئەوەی کە لە ڕابردوودا زیاد کرا بەڵێ لە تموحی ئێمە نەبوو و خواستی ئێوەش نەبوو. هیوادارین و بەردەوامە بین لە زیادکردنی بڕی کارەبای نیشتمانی. ئەوەی کە مافە سەرەتایەکە سەرەکیەکەمانە کە داواکاری ئای خواردنەوەی پاکە و ئەو پارەی کە دیاری کراوە بۆ قەزای دەربەندیخان پارەکە ئامادەیە. بە مەبەستی دڵنیایی لە وتەکانی قایقما کە نوێنەرایەتی حکومەتی ماوە بەسەرچووی دەکرد لیژنەیەکی سێکەسی خۆپیشاندانەکە سەردانی نەخۆشخانەی شەهید تۆفیقیان کرد تا ئەوەی بزانرێت تا چەند بەڵێنەکەی حکومەت ڕاستی بووە و کارکردن لە هۆڵی نەشتەرگەری شارەکە دەستی پێکردووە. خۆپیشاندەران دەڵێن پێویستە بڕیارەکان بچنە قۆناغی جێبەجێکردنەوە ئەگەرنا ئەم حکومەتە بەسەر چووە هیچ متمانەیەکی نەماوە و پێویستە سەرجەم وتە و بەڵێنەکانی بەدواداچوونی بۆ بکرێت. ئێمە داواکاریمان هەیە لە حکومەتە بەشکۆم حکومەت دەسەر خەت تێگەیشت ئێمە هیچ مخالفێکمان نەکرێت بەرامبەری حکومەتەم خەڵکە دوای کە بەڵام کواک بوو بە هاتایەتە سەر چوار و هیوادارم لەوە زیاتر یعنی خۆیان عیبدار مەکەن کاک خوبات کە مانی لەم زۆنەیە ئەوە لەگەڵ برادران لەگەڵ ئەوانە و توێژیان کردو وعد و بەڵێنیان داوە بە بەڵێنی خۆیان هەڵسن و با لەوە زیاتر ئیحرانج نەبن خەڵکیش ماندوو نەکرد. بە مەبەستی گفتوگۆ واژۆکردنی بەڵێننامەیەک لەگەڵ حکومەت تا ئەوەی ئەو 10 ملیۆن دۆلاری بۆ پاکشکردنەوەی ئاوی خواردنەوەی شارەکە تەرخان کراوە خەرج بکرێت. بڕیارە نوێنەری خۆپیشاندەران ڕۆژی پێنجشەمە لە سلێمانی لەگەڵ نوێنەری حکومەت کۆ ببێتەوە و بۆ ئەو مەبەستە و بە شێوەیەکی کاتی ناڕەزایەتیەکان هەڵپەسێررا. بەڵام ئەوەی تا ئێستا ئاماژەیە و ئەم برادرانش کە کۆبنەوەی قوڵمان کردووە ئاماژەکان بەرەو ئەوە ئەمان بن ئومێدمان هەیە چارەسەری کێشەکەمان کرا و هیوادارین سەرکەوتوو بین و لەمە زیاتر عەزیەتی خەڵکەکە نەدەی سبەینێت چاوەڕێی وەڵامی ئێمە بین و جیاواز لە حکومەت و دەستەی خۆپیشاندانەکانی دەربەندیخان بە شێوەیەکی ڕوون و شەفاف خەرجی و کورتێنانی دارایی چالاکی و ناڕەزایەتیەکانی ماوەی ڕابردووی مەیدانەکەی بۆ ئامادەبووان خستە ڕووڕای گەیاند. لە ماوەی مانگی خۆپیشاندانەکان 6 ملیۆن و 618,750 دینار هاوکاریان بەدەست گەیشتووە و 7 ملیۆن و 335,250 دیناریش خەرجیان هەبووە. کورتێنانیش 717,750 دینار بووە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.